یاریەکانی قۆناغی دووەمی خولینایەبی عێراق بۆ تۆپی بالا لە شاری هەولێر بەردەوامی هەیە و چوار یاری دیکە ئەنجام درراکەوە سێمین یاریانەکان بوو. سەرەتا لە هۆڵ یانەی ئەکاد ئەنکاوە دوو یاری ئەنجام درا. هەولێری خاوەنخاک میوانداری غازی جنوبی پاڵەوانی وەرزی ڕابردووی کرد لەگەڵ ئەوەی هەردوو تیم لە ڕکابەرێکی بەهێزدا بوون، بەڵام پارسەنگ لای غازی جنوبی میوان بوو. توانی بە سێ گێمی بێوەڵام بە ئەنجامەکانی 25-21 و 25-23 و 25-23 سەرکەوتن تۆمار بکات. هەر لە هەمان هۆڵ شۆڕتەش لە حەبانی بردەوە بە ئەنجامی سێ گێمی بێوەڵام. ئێمە وەکو یانەی غازی جنوب توانیمان ئەمڕۆ لەگەڵ یانەی هەولێر لەگەڵ یانەی خاوەنیاریگا توانیمان یاریەکە لە بەرژەوەندی خۆمان کۆتایی پێبینین. یانەی هەولێر بە خۆتان دەزانن یانەیەکی باشە و ئەوانیش کێبڕکەی ناسناوەکە دەکەن. دەتوانم برێم ئەم گەشت بینین لەوەی کە لە پلەی یەکەم و دوم ناینە خوارێ ئامانجی مە بەدەستێنانی خولەکەیە. ئەمڕۆ نێ بەداخەوە تووشی یەکەم شکستمان هاتین لەو قۆناغەدا بەرامبەر یانەی غازی جنوب، بەڵام ئەوەی تیمی ئێمە ئەوەی لە توانای دابووکردی یارێکی زۆر باشی کرد. غازی جنوب تشکیلەی متەکاملە و نییە پاڵەوانی ساڵی ڕابردووە و ئەم ساڵیش منافسەت لەسەر یەکەم و دووەمەکە. ئێمە ئەوە لە تواناماندا بکردمان و ئینشاڵە بەڵێن بۆ هاندەرە خۆشەویستە ئەدەین یاریترمان ماوە و لە یاریەکانی تر تۆڵی ئەو شکستەی ئەمڕۆمان دەکەینەوە. لە هۆڵی کۆلێژی پەروەردەی دەستەی و زانستە وەشەکانی زانکۆی سەلاحەدین پێشمەرگەی سلێمانی توانی لە جێیش بباتەوە بە سێ گێمی بێوەڵام بە ئەنجامەکانی 25-20 و 25-23 و 25-20. لە دوایاریش مەسافی شیمال دواکەوتنی بە گێمێک گۆڕی بۆ سەرکەوتن بە سێ گێم بەرامبەر گێمێک بەسەر بەحری. ئەم یاریە بۆ ئێمە زۆر گرنگ و خۆتان دەزانن کە ڕکابەرەکان ڕۆژ بە ڕۆژ بەهێزترە بێ، بە تایبەتی ئەمڕۆ یاری سێهەم بوو و دەرچوون بە سێ خاڵی بوو و سێ جێم بەرامبەر بە هیچ هەمووی گرنگی خۆی هەیە. خاڵەکان چ بردنەوەکە بە سێ خاڵ بۆ ئێمە وەکو یانەی وەرچی پێشمەرگە زۆر بەباشی بۆ ئەم یاری خۆمان ئامادە کرده بوو. خۆتان دەزانن ئەم یاریانە هەمووی گرنگە، بۆیە ئێستا ئێمە توانیمان سێ سەرکەوتنی یەک لە دوای یەکتری هەوڵ دەدەین ئینشاءڵڵا بەیانی پشووە بۆ دوو بەیانی خۆمان ئامادە بکەینەوە لەبەر ئەوەی دوو یاری زۆر زۆر بەهێزمان هەیە، یەکیان بەرامبەر یانەی غاز، ئەوتریان بەرامبەر یانەی شۆرتەی، دواتر بەرامبەر یانەی وەرزی هەولێر. بەم شێوەیە غازی جنوب دوای سێ سەرکەوتنی بە دوای یەک لە پێشەنگە و خاوەنی نۆ خاڵە. پێشمەرگەی سلێمانیش بە سێ سەرکەوتن و 8 خاڵ لە خانەی دووەم دەبیندرێت هاوشێوەی شۆرتە. هەولێریش بە 6 خاڵ لە پلەی چوارەمە. مەسافی شیمالیش بە 4 خاڵ لە خانەی پێنجەمە و جێی 6 تاکە خاڵێکی هەیە و بەحری و حەبانیەش بە سێ شکست بێخاڵێن. ڕۆژی چوارشەممە تیپەکان پشوو دەبن و پێنجشەمە و هەینی دوو یاری دیکە ئەنجام دەدەن. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.